هەلارەکانی هەفتەی پێش کۆتایی خولی نایابی کوردستان و لە کۆمەڵە یەکەم سۆران لەسەر یاریگای دووەمی فرانسۆ هەریری میوانداری سیروانی نوێی کرد. لە نیوەی یەکەم یاریزانانی سۆران باشتر دەرکەوتن و لە خوڵێکی حەڤە ئیدریس حسێن گۆڵەکەمی بۆ سۆران تۆمار کرد. دواتر فۆدی مۆری یاریزانی پێشمەرگە پیشەگەر یانەی سۆران دوو گۆڵی دیکەشی بۆ یانەکەی زیاد کرد. سۆران نیوەی یەکەم بە 3 گۆڵی پاک پێشکەوت. لە نیوەی دووەم سیروانی نوێ ڕیزەکانی ڕێخستەوە و لە خوڵێکی 57 پێیان مەحمەد گۆڵ یەکەمی بۆ درەشینەکان تۆمار کرد. لە خوڵێکی 80 بادین بەکر بە گۆڵی دووەم بۆ سیروانی نوێ جیاوازێکی بۆ تاکە گۆڵەکەم کردەوە. هەرچەندە یاریزانانی سیروانی نوێ زۆر هەوڵیاندا ئەنجامەکە یەکسان بکەنەوە، بەڵام گەیلان سادق بەرامبەر هەموو یاریشەکان وەستایەوە و یاریەکە بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ بە سوودی سۆران کۆتاییە. ئەنجام یاریەکەی گۆڕانکاری کەوتۆی بەسەر ڕیزبەندی کۆمەڵەکەدا نەهێنا. سیروانی نوێ بە 27 خاڵ لە پێشەنگی مایەوە و گەیشتووەتە قۆناغی داهاتوو. سۆرانیش خاوەنی 13 ساڵە و تەنها لە خولەکە ماوەتەوە.